توانیمان لە ماوەی 2 مانگدا زیاتر لە 200 قوتابی فێری ئاکار و ڕەوشتی جوانیان بکەین. سنتەری ئایندە لە قەزای مەخمور ساڵانە ڕێژەیەکی بەرچاو لە قوتابیان فێری ڕەوشت و ئاکاری بەرز و قورئانی پیرۆز دەکات. لە کۆتا ڕۆژی خولێکی پەروەردەیی سنتەری ئایندە کە ماوەی 2 مانگی خایاندووە خەڵات بەسەر بەشداربوواندا دابەش دەکات. ئەم خولە ماوەی 2 مانگ دەخانێەوە تا لێکی هەفتەوە تا 1 نوێ دەست پێ دەکات. ئەوە ماوەی 10 ساڵە ئەم ساڵ دەم ساڵە ئەو خولە دەکرێتەوە. ڕێژێکی یەکجار باش بەشداری کرد لە قوتابیان لە کچان و لە کوڕان هەر هەمویان ئەمڕۆکە خۆشبەختانە خولەکەیان تەواو کردەوە بەسەر کەوتوانە دیاریان بەسەر دابەش دەکەین. ساڵ بە ساڵ زیاتر الحەمدولیلا خەڵک زیاتر ڕوو لە دوونە منداڵەکانیان ڕوو لە مزگەوتەکان و لە ڕوو لە بارەکەکان دەکەن ڕوو لە سەنتەرەکان دەکەن بۆ فێربوونی قورئانی پیرۆز. بەڕێوەبەری سنتەری ئایندە دەڵێت سنتەرەکەمان ساڵانە لە پشووی هاوینەدا خولی جۆرا و جۆر بۆ قوتابیان دەکاتەوە بۆ ئەوەی ڕەوشت و ئاکاریان بڕازێنینەوە بە قورئان و فەرمایشتەکانی سەروەرمان جێگای خۆشحاڵیشە کە ڕێژەیەکی زۆر لە چینی منداڵان خولیای فێربوونن و بەشداری کاران لە خولەکانمان. سڵاو ڕێزمێ بۆ مامۆستانێک کە فێری ئاداب چیرۆک و قورئانی پیرۆزیان کردین دەستخۆشی لەم سەنتەرە دەکەین کە فێری قورئانیان کردین. سوپاسی و سەنتەرە دەکەم کەوا چەندی مامۆستا هەوڵیان داوە ئێمە قوتابی فێر بکەن و زۆر سوپاسیان لێ دەکەمەوە 2 مانگە بە ئێمە وەنە و فێری قورئان و ئادابیان کردین و پێویست ئێمە دەستخۆشی لە مامۆستایەکان بکەین و تاکو وەکو دەمرم هەر من قەزاری مامۆستایەکانم هیوادارم خوای گەورە جێگایە ناو باش بکات. دەستخۆشی لە مامۆستانیاز دەکەم کە ئێمە کەمنی فێرە قورئانی پیرۆز کردووە دەستخۆشی لە مامۆستا ئیبراهیم دەکەم کەمنی فێرە ئاداب و فەرموودە کردووە کە باز لە بەشێک لە ژیانی پێغەمبەر درود و خواری بێت دەکات. فێرە ئاکار ڕەوشتی جوان بووم و فێرە قورئانی پیرۆز بووم. سوپاسی ئەم سەتەرەی دەکەم کە دایانەوە سوپاسی مامۆستایەکان دەکەم کە لە ڕێدا چۆن سەلام لە خەڵک بکەین چۆن هاوکاری خەڵک بکەین چۆن یارمەتی گەورە بدەین چۆنیش ڕێز لە گەورەکان بگرین. سوپاسی ئەو سەنتەرەی دەکەم کە ئێمەیان فێرە قورئانی پیرۆز و ئاداب و ئەوانە کردیا زۆر سوپاسان دەکەم بۆ سوپاسی و مامۆستایانە دەکەم. سنتەری ئایندە ماوەی زیاتر لە 10 ساڵە خزمەت بە چینی قوتابی و فێرخوازان دەکات. ساڵ بە ساڵیش ڕێژەی بەشداریکردنی قوتابیان لە سنتەرەکەیان ڕوو لە زیادبوون دەکات. لە سنتەری ئایندەی قەزای مەخمور ئەمڕۆ زیاد لە 200 قوتابی بەوەی فێربوونیان بە ڕەوشت و ئاکاری بەرز و قورئانی پیرۆز ئاهەنگیان جێڕا. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام قەزای مەخمور.